سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گەندەڵی سیستماتیکی دەوڵەت لە ژێر سێبەری ڕانت و پشکی بنەماڵە شەهید لە کرماشان، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان و پیرانشار، هێرشی بەردەوامی درۆنی بۆ سەر کێڵگە ناوچیەکانی هەرێمی کوردستان، هێرشی تەرۆریستانی سەر بە دەوڵەتی سووریا بۆ سەر ئاسایشی ڕۆژاوا، ناڕزایەتی کرێکارانی کارخانەی فولادی سیادین لە ئەبهار، چالاکی ئێرانیانی ئازادی خواست دژ بە سزای سێدارە و گیانبەختکردنی 100 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. گەندەڵی سیستماتیکی دەوڵەت لە ژێر سێبەری ڕانت و پشکی بنەماڵە شەهید لە کرماشان. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بەرپرسانی زانکۆی زانیاری پزیشکی کرماشان دەستیان داوەتە دامەزراندنی چەندین پزیشکی نزیک لە دەوڵەت کە ئەزموونێکی وەهایان لە بواری پزیشکیدا نییە. بەپێی زانیاریەکان، زۆربەی پوستە حکوومەتیەکانی زانکۆی زانیاری پزیشکی و نەخۆشخانەکان دراوەتە پزیشکانی نزیک لە دەوڵەتی پزیشکیان و بەڕێوەبەرانی زانکۆ خزم و کەسیکاری خۆیان وەکو کارمەند لە بەشە هەستێرەکاندا دامەزراندووە. دامەزرانی نایاسایی کەسانی نزیک لە حکوومەت و بنەماڵە شەهیدەکان لە حاڵێکدایەکە بەشێکی زۆر لە گەنجانی پسپۆڕ و شایستەی کرماشان بەهۆی نەبوونی هەلی کار ناچارن وڵات جێبێڵن و ڕوو لە بازاڕی کاری وڵاتانی ئەوروپایی بکەن. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان و پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بەناوەکانی سەباح ئەمینیان و حامد شامی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی بۆکان و پیرانشار دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی حکوومەت ئەو دوو شارۆمەندەیان بەبێ بەڵگەی خەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی سەباح ئەمینیان و حامد شامی لەبەردەستان نیە و بە دووەداچوونی بنەماڵەکانیان بێئاکام ماوەتەوە. ناڕوونی چارەنووسی دەستبەسەرکراوەیەک لە شاری سنە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چارەنووسی شارۆمەندێکی خەڵکی سنە بە ناوی دیاکۆ میری پاش ڕفاندنی لەلایەن هێزەکانی حکوومەت بە ناڕوونی ماوەتەوە. سەرەتای مانگی پوشبەڕی ئەمساڵ، دیاکۆ میری لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانە گوازرایەوە. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنمە پارێزەر بێبەش و تەنیا یەک پەیوەندی کورتی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا هەبووە. هێرشی بەردەوامی درۆنی بۆ سەر کێڵگە ناوچیەکانی هەرێمی کوردستان. بەیانی سێشەممە 24 پوشبەڕ بە دوو درۆن هێرشی کرایە سەر دوو کێڵگەی نەوتی لە چەمچەماڵ و دهۆک و هەردوو پەهبادەکە لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە خرایە خوارەوە. بەپێی دیمەنالەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، پارچەی یەکێک لە درۆنەکان بەر کێڵگەیەکی نەوتی لە دهۆک کەوتووە و تەنیا زیانی مادی لێکەوتووەتەوە. پاژەو هێرشە، کۆمپانیای HKNE ئەمریکی کار و چالاکیەکانی ڕاگرتووە و وەزارەتی دەرەوەی ئەمریکا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکان داوای لە حکوومەتی فیدراڵی ڕاکردووە بە زووترین کات ڕێگە لە دووبارەبوونەوەی ئەو هێرشانە بگرێت ئەگەینا خۆیان دەست بەکار دەبن. هەروەها درۆنێکی دیکە لە چەمچەماڵ لەلایەن سیستمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێنراوە و هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشانەیە لە ئەستۆ نەگرتووە. هێرشی تەرۆریستانی سەر بە دەوڵەتی سووریا بۆ سەر ئاسایشی ڕۆژاوا. لە ڕۆژانی ڕابردوودا گروپە تەرۆریستیەکانی سەر بە دەوڵەتی جەولانی لە تەبقا و شەدادی هێرشیان کردووەتە سەر بازگەی پشکنینی هێزەکانی ئاسایشی ڕۆژاوە و بۆ هۆیەوە 5 کەس گیانیان بەخت کردووە و 2 کەس بریندار بوون. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان، تەرۆریستانی سەر بە دەوڵەتی جەولانی لە تەبقا و شەدادی هاندراون بۆ ئەوەی نائەمنی لە ڕۆژاوای کوردستان دروست بکەن، بەڵام هێزەکانیان وشیار بوون و وەڵامی تەرۆریستیانیان داوەتەوە. لە ئەنجامی ئەو دوو هێرشەدا 2 کەس لە تەبقا بە سەختی بریندار بوون و
لە شەدادی 5 ئەندامی یاسایش گیانیان بەخت کردووە. ئاگرگرتنی دارستانەکان لە سمسووری باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە 24 پوشبەڕ ئاگر لە دارستانەکانی ناوچە سمسووری باکووری کوردستان کەوتەوە و زیانێکی زۆر بە ژینگە گەیشت. بە وتەی چالاکانی ژینگەی باکووری کوردستان ئاگرەکە سەرەتا لە گوندی ئۆخچالی دەستی پێکردووە و دواتر بۆ ناوچەکانی دیکە پەرەی سندووە. خەڵکی ناوچەی سمسوور داوایان لە دەوڵەت کردووە بۆ دامرکاردنەوەی ئاگرەکە یارمەتیان بدەن، بەڵام هێزەکانی ئاگرکۆژێنەوە بەدەم بانگەوازی خەڵکەوە نەهاتوون و ئاگرەکە زیانێکی زۆری لە ژینگە و سروشتی ناوچەکە داوە. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر. ڕۆژی سێشەممە 24 پوشبەڕ کرێکارانی شاغڵ لە کارخانەی فولادی سیادینی ئەبهەر لە زنەزانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان بەرپرسانی شێرکەت هێشتا هاغدەست و ئیزافەکاری مانگەکانی گوڵان و جۆزەردان یەمساڵیان پەرداخ نەکردووە و کاتێک کرێکاران داوای داخوازیەکانیان کردووە بەڕێوەبەرانی کارخانە بیانووی نەبوونی سەرچاوەی ماڵیان هێناوەتەوە. مانگرتنی کرێکاران لە پێترۆشیمی مارون. ڕۆژی دووشەممە 23 پوشبەڕ کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی مارون دژ بە پێشێلکردنی مافەکانیان و هەڕەشەی بەڕێوەبەرانی شێرکەت لە هاوکارەکانیان دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پێترۆشیمی مارون پاش مانگرتن لە کۆبوونەوەیکی ناڕزایەتیدا ناڕزایەتی خۆیان لە ئاست بڕینی مەزایە پیشەیی، نەزانی ئێزافەکاری، بڕینی خۆراک، زیادکردنی ساعاتی کار، هەڕەشەی دەرکردن لە کارگەران و قەرەبووکردنەوەی زیانەکانی شێرکەت لەسەر هەغدەستی کرێکاران بەهۆی ناکارەمەی بەڕێوەبەرانی شێرکەت نیشان داوە. چالاکی ئێرانیانی ئازادیخواز دژ بە سزای سێدارە. ڕۆژی سێشەممە 24 پوشبەڕ بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی هاوکار لەگەڵ کارزاری سێشەمانێنا بۆ ئیعدام لە چەند کۆبوونەوەی جیاجیەدا دژایەتی خۆیان لەگەڵ سزای سێدارە نیشاندا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ناڕازیان لە شارەکانی ئەبهەر، ئەسفەهان، ئەهەر، تەورێز، تاران، جەهرۆم، چالووس، ڕەشت، زەنجان، شاهڕوود، شاری قۆدس، شاری کورد، فومەن، کەرەج، لاهیجان، کرماشان و یەزد با بڵاوکردنی تراکت و کۆبوونەوە لە بەردەم زیندانەکانی ڕژیم دروشمەکانی زیندانی سیاسیە بێئازاد بکرێت نا بۆ ئیعدام و ئەمە ئاخرین پەیامە ئیعدام بکەی قیامەیان بەرز کردووەتەوە. بەیانیەی کۆمەڵێک لە ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ئازادی یونێز ئازادبەر. کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی، سنفی و کرێکاری لە بەیاننامەیەکدا خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتگەریەکانی ڕژیم و ئازادی یونێز ئازادبەر چالاکی کرێکاری خەڵکی گیلان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە دەوڵەتی سەرمایەداری ئیسلامی وێڕای سەپاندنی شەڕێکی تازە بەسەر خەڵکی ئێران پاش ئاگربەز بە گرانکردنی هەموو پێداویستیەکانی ژیان، مایشەتی کرێکاران و چینی هەژاری کۆمەڵگای خستووەتە مەترسیەوە. ئێمە واژۆکارانی ئەو بەیاننامە هەر جۆرە گوشارێکی ئەمنیەتی بۆ سەر چالاکانی کرێکاری معەلیمان و خانشینکراوان بە توندی شەرمەزار دەکەین و ڕای دەگەینین. ناڕزایەتی لە ئاستەوە ڕووم و گەندەڵی سیستماتیک، هەروەها داکۆکیکردن لە مافی بەندکراوانی سیاسی حەقی هەموو چینی کۆمەڵگایە و دەوڵەت ناتوانێت بەسەر کۆد ئەو مافە لە جەماوەر بستێرێت. بۆ بۆنەوە داوای هەڵوەشانەوەی دۆسیە یونێز ئازادبەر و ئازادی هەموو چالاکانی کرێکاری، سنفی، مەدەنی و سیاسی دەکەین. تاوانی بەندکراوانی سیاسی تەنیا بەرگری لە مافە سەرەساییەکانی خەڵک بووە. دەست بەسەرکردنی چەند سوختبەر و شارۆمەندی بەلوچ لە سیستان و بەلوچستان. ڕۆژی سێشەممە 24 پوشبەڕ 6 سوختبەر لە بەندەری جاسک، 4 شارۆمەندی بەلوچ لە بەزمان و چابەهار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی حاڵبەش، هێزە ئینتیزامیەکانی بەزمان 3 گەنجی بەلوچیان دەست بەسەر کردووە و
لە بەردەم دەرگای ئەو بنکە نیزامیە هەرسێکیان لەبەر گەرمای خۆردا بەسوەتەوە و بێڕێزیان پێکردوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی ئەو سێ شارۆمەندە لە بەردەستان نیە. لە شابەهاریش هاوڵاتیەکی بەلوچ بە ناوی پەیمان ڕێگی ماریشان تەمەن 32 ساڵ لەلایەن نێزارە ئیسڵاتەوە دەستبەسەرکراوە و لە بەندەری جاسک 6 سوختبەری بەلوچ بەناوەکانی عەبدولەتیف ئەمریخا، یونس حەسەن بەیگی، محەممەد شەیهی، لەتیف دوورەزادە، عەزیز دوورزادە و جەواد دوورزادە لەلایەن هێزەکانی دەریاوانی سوپای پاسدارانەوە ڕفێندراون. برینداربوونی 12 کرێکار و 4 هێزی ئاگرکوژێنەوە لە تایوان. ڕۆژی سێشەممە 24 پوشبەر بەهۆی چەقینەوە لە کارخانەی وەبەرهێنانی باتری لە تایوان 12 کرێکار و 4 هێزی ئاگرکوژێنەوە بریندار بوون. بە وتە هێزەکانی پۆلیسی تایوان هۆکاری ئەو چەقینەوە هێشتا ڕوون نییە، بەڵام لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. لە ئەنجامی ئەو چەقینەوەدا 12 کرێکار و 4 هێزی ئاگرکوژێنەوە بە سەختی بریندار و ڕەوانەیە ناوەندە دەرمانیەکان کراون. دووە هەواڵ گیانبەختکردنی 100 فەلەستینی لە هەرێشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. لە 24 کاتژمێری ڕابردوودا 100 فەلەستینی لە هەرێشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە، ئارتەشی ئیسرائیل ناوچەکانی ڕەفاح، خانیونس، نەسیرات و چەند ناوچە دیکەی لە کەرتی غەزە بە چڕی بردومان کردووە و لە ئاکامی ئەو هێرشانەدا 100 کەس گیانیان لەدەستاوە و بەدەیان شارۆمەندی دیکەش بریندار بوون. شایانی باسەکە فڕۆکەکانی ئیسرائیل بانقەز مەخزەنی ئاو و کۆگای خۆراکی ئاوارەکانیان کردووەتە ئامانج و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ڕوودانی قێرانی مرۆئی لەو باریکەیە هۆشداریان داوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئەستە بن.